بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. فصل هندك برسيار ولام كلا طريقة نقشبندی دا پێویستە بزاندرێ. پرسیاری یەکەم، ئەو شتانەی کە تایبەتە و پێویستە لە طریقەتی نەقشبەندیدا وەکو تەوەجوهی پوختی ئەحەدیەت و مراقبەی هەمیشەیی، ئەوەی کە ئاشکرا ئەمانە لە زمانی حەزرەتی فەخری عالەم صلی الله عليه وسلم نەبووە، چونکە ئەگەر هەبووە لە کتێبەکانی شەرع و حەدیثدا باسی لێوە دەکرا، و هەر لەبەر ئەوە ئەمانە دەچنە ناو خانەی بیدعەتەوە، و لە بیدعەتیشدا نور و ڕۆشنایی نییە و نەچارەی دەرد و نەدەرمانی نەخۆشی تێدا بەدی دێ. بەڵام ئەمانە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەبوون، بەڵام ئەو پلانەی وەکو فەنا و بەقا و جەزبە و سلوک و سەیر ئیلە الله و هیتر ئەم ناوانەیان نەبووە. یەکەم کەسێک کە ئەم ناوانەی پێوەنان ئەبوو سەعیدی خەواس بوو. جا لێرەدا بوومان دەرکەوت کە ناوەکانن لە ناوخانەی بیدعەتدان، نەک واتاکانیان. لەسەر ئەو بنەمایە بەم بیدعەتە دەوترێ بیدعەتی ئیسمی، نەک بیدعەتی موسەمایی و دینی، و بیدعەتیش لە دیندا حرامە، نەک لە ئیسمدا. وەرگەڕ و پێویستەوە بزاندرێت کە واتای ئەم ناوانە لە گەورەترین نهێنەکانی خۆی تەبارەک و تەعالان کە بە پێغەمبەری صلی الله عليه وسلم گەیاندووە، و کتێبەکانی شەرع و حەدیث کارەجەستەیەکان ڕوون دەکەنەوە. بەڵام ئەوانەی کە ڕیوایەتی علمی باتن دەکەن، بەوانە دەڵێن زانا سۆفیەکان. عەبدوڵڵای کوڕی عومەر خۆیان لێ ڕازی بێت لە کاتی پرسەی باوکیدا فەرمووی: ماتە تسعة أعشار العلم، واتە لە دنیا دەرچوون و لە دەیانی زانست. وەرگەڕ إمام طبراني لا معجم الكبير جلدينو لا برصد وشستوسيو، إمام أبو حامد الغزالي لا أحياء علوم الدين، وإمام حافظ العراقي جلدي لا برشلوهشت، وإمام هيثمي لا مجمع الزوائد جلدينو لا برشستوهشت، وإمام ابن عساكر لا تاريخ دمشق دا جلدي چلوچوار لا پردو صدوهشتاوسيو، وإمام ابن الأثير لا أسود الغابة جلدي دو لا برسي صدوبيز دا هنا يانتوا. ورگەڕ پاشان عەبدوڵڵای کوڕی عومەر کە بینی هەندێک لە سەحابەکان ئەم قسەی ئەو پەسەند ناکەن و ئینکاری دەکەن، فەرمووی: مەبەستی من علمی حەیز و نیفاس نییە، بەڵکو مەبەستم عیلمە بەخوا. في البخاري عن أبي هريرة رضي الله عنه: أخذت من رسول الله صلى الله عليه وسلم وعاءين، أحدهما ما بثثت فيكم والآخر لو بثثت لتقطع هذه البلعومة. وتل بخاري دار رواية كراوة لأبو هريرة وكذا فرميت دوو دەفرم لە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەرگرت. یەکێک لەو دەفرانە ئەوەیە کە بڵاوم کردووەتەوە لە ناو ئێوەدا، و ئەوەی دیکەیان ئەگەر بڵاوی بکەمەوە ئەوە ئەم قورگە بە بڕین دەچێت. ئیمامی بوخاری لە جڵدی 1 لا پەڕە 215 و ئیمام حافظ بن سعد لە طبقات الكبرى جڵدی 2 لا پەڕە 331 و ئیمام حافظ بن حجر لە الإصابة جڵدی 3 لا پەڕە 420 و ئیمامی ذهبی لە سیر أعلام النبلاء جڵدی 2 لا پەڕە 596 و ئیمامی قورطبی لە التذکرة جڵدی 1 لا پەڕە 640 و ئیمام ئەبو حامد الغزالی لە أحياء علوم الدين جڵدی 1 لا پەڕە 100 دا هێناویانەتەوە. وەرگەڕ پرسیاری دووەم، کاتێک کە علمی باتنی هەموو لە پێغەمبەرەوە بێت صلی الله عليه وسلم، ئیتر چی پێویست دەکات ئەم هەموو طریقەتە جیاوازە بێت؟ وەڵام هۆکەی لە جیاوازی تواناکاندایە. ڕیوایەت کراوە کە حەزرەتی فەخری عالەم صلی الله عليه وسلم لەبارەی نهێنیەکانی علمی باتنەوە لەگەڵ ئیمامی ئەبوبەکری سیدیقدا خوای لێ ڕازی بێت فەرمایشی دەکرد کاتێک کە ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێت هاتە ژوورەوە، شێوازی فەرمایشتەکەی گۆڕی کاتێک کە ئیمامی عوسمان ڕەزای خوای لێ بێت ئامادە بوو. دیسان فەرمایشتەکەی گۆڕی کاتێک کە ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێت هاتە ژوورەوە. ئەمجارەش فەرمایشتەکانی گۆڕی بە شێوازێکی تر قسەی لەگەڵیاندا کرد. ئەم ڕیوایەتە بەم شێوەیە لە مەکتوبی 59 بەرگی دووهەمی شێخ محەممەد معسوومدا قودیسە سیڕوه هاتووە. پرسیاری سێم، ئایا تاڵیب تا فەنافی شێخ نەبێ دەتوانێت بگات بە مەبەست و ئامانجی خۆی لە طریقەتدا یان نەخێر؟ وەڵام نەخێر، ناتوانێت مەگەر ئەو تالیبە وەیسی المەشرب بێت، واتە حەزرەتی وەیسی قەڕەنی. وەرگەڕ کە پێویستی بە مرشیدێکی زاهیر نەبێت. بەیتی شاری فارسی: هەرکە بیخیشتن ڕەوەد ڕەهنە بەرەد بیسوویە و بینشێمانەیە وەرەد تاقەتێ حوسنیە ڕوویە و. واتە هەر کەسێک بەبێ سەرپەرشت بڕوات نایدۆزێتەوە ئەو ڕێگایی دەگات بە ئەو. چاوی ئێمە لە توانایدا نەبوو کە بیبینێ جەماڵی ڕوخساری ئەو، واتە خودا. وەرگەڕ پرسیاری چوارم، ابن حجر الهەیثەمی ڕەحمەتی خوای لێبێت لە کتێبی فتح المبیندا لە شەرحی حەدیسی پێنجەمدا دەگێڕێتەوە کەوا ڕۆژێکیان ابن مەسعود ڕەزای خوای لێبێت چوە ناو مزگەوتەوە، چاوی کەوت بە کۆمەڵێک کە خەریکن بە وردەبەرد زیکر دەکەن. ئەم کارەی بەلاوە پەسەند نەبوو، فەرمووی ئەم کۆمەڵە گوناهەکانی خۆیان دەژمێرن. لە کاتێکدا دەبینی نەقشبەندیەکانیش
بە وردەبەرد زیکر دەکەن. ئایا ئەمە دروستە؟ وەڵام زیکرکردن بە وردەبەرد سونەتە، بۆ بەڵگەی کە خودی ابن حەجەر لە کتێبی فتاوى الكوبرادا گێڕاوێتەوە و لە باسی سەڵاواتدا و شێخی شعرانیش لە کتێبی ئەلمینە الکوبرادا دەگێڕێتەوە و دەفەرمێت ئین الذیکر بالأحصا وارد، واتە زیکرکردن بە وردەبەرد سونەتە، وەرگێڕ. لێرەدا بوومان دەرکەوت کە ئەو پەسەند نەکردنە بەهۆی تەسبیحات بە وردەبەردەوە نەبووە، هەروەها بەهۆی حەڵقەی زیکرەکەشەوە نەبووە، لأن حلقة الذكر لا ينكرها أحد. هەر بەو هۆیەوە ئیبن حەجەر ڕەحمەتی خوای لێبێت لە کتێبی فتح المبیندا دەفەرموێت بۆمان ڕوون نەبووەتەوە کە ئینکاریکردنەکەی ئیبن مەسعود خوای لێ ڕازی بێت هۆکارەکەی چی بوو. بەندە لێرەدا عەرزتان دەکەم کە لەوانەیە زیکرەکەیان بوو بێتە هۆی سەر لێشێوانی نوێژخوێنێک، چونکە لە کتێبە شەرعەکاندا نووسراوە ئەگەر کەسێک بە دەنگی بەرز قورئانی خوێند بە جۆرێک بووە هۆی سەر لێشێوانی نوێژخوێن، لەلای ئیبن حەجەر ئەو کارە نزیکە لە حرامەوە، لەبەر ئەوەی ئامانج لە دروستکردنی مزگەوت بۆ نوێژکردنە، زیکر و وتاردان دوا بە دوای نوێژکردنەکە دێت، و یاخود هۆکەی ئەوە بووە کە مزگەوتەکە تەسک بووە و زیکرکردنی ئەو کۆمەڵەش بووە بەهۆی ڕێگرتن لە نوێژکردنی خەڵک، و لەوانەیە چەند هۆکارێکی تر لە پشتیەوە بێت. لەگەڵ ئەمانەیشدا ئیبن مەسعود سەحابەیە، وقولی صحابی بۆ ئێمە نابێت بە بەڵگە، وەکو چۆن لە علمی ئوصول الفقهدا ئەوە بەڕوونی هاتووە. وصلى الله وسلم على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.